ئەم شەو تەواوی میدیاکانی جیهان چاوەڕوانی بردنەوەی مەغرب یاخۆت فەڕەنسان بێگومان بۆ ئەوەی یاری کۆتایی بەرامبەر بە ئەرژەنتین ببینین و بزانین کە ئەبێتە براوەی پاڵەوانێتێکە. هاوکارمان کاروان شەزیرەک ئێستا ڕاستەوخۆ لە قەتەرەوە لەگەڵمانە زانیاری زیاترمان لەو بارەوە پێدات. کاروان سلااوت لەبێ فەرموو. کوردستان سلااوت لێبێ، سلااو لە بیلەرانی کورسات. ئێمە لە قەتەرین هێواش مۆندیال لێرە بەرەو کۆتایی ئەڕوا، بەڵام کێبڕچەکان و هاندەران هەر بە گەرم و گوڕی ماونەتەوە لەبەرەوەی ئەم شەو بلیتی دووەمی قۆناغی یاری کۆتایی مۆندیال لە نێوان هەڵبژاردەی مەغریب و فەڕەنسا بەدەست دێت. وەکەزانی شەوی ڕابردوو هەڵبژاردەی ئەرژەنتین بلیتی یاری کۆتایی بەدەستهێنا کاتێک لە هەڵبژاردەی کرواتیا بردەوە بە 3 گۆڵی بێ بەرامبەر. شەوی ڕابردوو لە ناو یاریگای لوسیل نزیکی 90,000 هاندەر لە ناو یاریگا ئامادە بوو، لە کاتێکدا لەو ژمارە کەمەش یاریگاکە شوێنی هاندرانە بێتەوە، بەڵام ژمارەیەک زیاتر لە هاندەر لە ناو یاریگاکە ئامادە بوون. لە ئەتوانین بڵێن 3 بەشی ئەو هاندەرانە هاندەری ئەرژەنتینی بوون کاتێک لە ناو یاریگاکە بوون. ئەمەوێت چەند لایەنێک باس کەم کە لە دوای یاریەکان لە دوای فیکەی ناوبژیوانان لە ناو یاریگاکانە فیفا سەرپەرشتیەکە و سەرپەرشتیارانی ئەو یاریگایە کارەکان ئەنجام بدەن. وەکو لە کورسات نیوز، تیمی کورسات نیوز کە ڕێگەپێدراوی سەرەکی بووین، دەستگای میدیایی کورسات لەوێ بە خۆمان و کامێرا و مایکەکانمانەوە لەوێ کارمان کرد و ئامادە بووین. بینیمان لە دوای یاریەکە نزیکی سەعاتێکی شتێپەڕی بوو، هێشتا هاندەرانی هەڵبژاردەی ئەرژەنتین یاریگاکەیان بەجێ نەهێشت بوو، بەڵام لەگەڵەوەشە ئەو کەسانی کە سەرپەرشتی یاریگاکە ئەکەن و ئەو کارانە ڕێکەخەن بۆ ئامادەکاری بۆ یاری دواتر، هەر لە دوای سەعاتێکەوە دەستیان کردەوە بە کارەکان. چیمەنی ئەو یاریگایی کە یاریزانەکان یاریان تیا کرد بۆ ئەوەی تووشی زەرەر نەبێ بە ئامێری تایبەتی گەرمکەرەوە یاخود پێدانی وزەی پێویست کاری دەستی پێکرد. لە دوای ئەو چەند خولەکە لە کۆتایی هاتنی یاریەکە ئەو ئامێرە هێنرایە ناو یاریگاکە، گۆڵەکانی لێکرایەوە، دابەشکردنی وزەی پێویست دەستی پێکرد بۆ ئەوەی چیمەنەکە گەرمی وەربگرێتەوە، زوو بژێتەوە. کارێکی تر ئەوە بوو کە سەرنجڕاکێش بوو، تیمێکی 10 بۆ 15 کەسی زیاتریش ئەوان کاری چیانە کرد؟ ئەگەڕان بە دوای ئەو کورسی یاریگایانە بزانن چ کورسێک شکاوە، هەمویان بەیەکەوە دەستیان پێکرد بۆ ماوەی 15 بۆ 20 سانە دەستیانەیە لە کورسەکانەوە و دواتر ئەوەستان پشویان وەرەگرت. ئەمە بەردەوام بوو بە درێژایی ئەو یاریگایە بۆی ئەگەر کورسیەک زەرەری هێنابێ لەوێ یەکسەر دەستنیشانی کەن، چاکی کەنەوە بۆی بۆ کاتێکی تر کێشە ڕوونەیە. و چەندین کاری دیکە لە نێوان تایمەکانە هونەرمەندێکی گەورەی جیهانی، گۆرانیبێژێکی گەورەی جیهانیان هێنایە ناوەوە، نمایشی خۆی کرد، گۆرانی خۆی وت، کارێکی جوانی کرد، هاندران لەگەڵیانە سەرسام بوون و بە شاشەی ناو یاریگاکان پیشانەدرایەوە. بۆیە لە مۆندیالە چ لایەنێکی وەرزشەکە گرنگی پێدراوە، ئەوەنە لایەنی کلتوری و هونەری ئیشی لەسەر کراوە گرنگی پێدراوە. لە چواردەوری یاریگاکان گروپی تیپە میلیەکانی هەڵپەرچێ و گۆرانی و ڕسنەکانی وڵاتان لە چواردەوری یاریگاکە نمایشی خۆیانەکەن و خەڵکانێک ئەچن بۆ بینینیان. و کارێک بۆ ڕۆژنامە نووسانی ڕێگەپێدراوەی کە کراوە، ئۆتۆمبیلی تایبەت لە نزیک یاریگاکە دیاری کراوە و دەستنیشان کراوە. ئەو ڕۆژنامە نووسانەی کە ڕێگەپێدراو بوون بە ئۆتۆمبیلی تایبەت ئەگوازرێنەوە بۆ شوێنی میدیای سەرەکی ناو دەوحا، بۆی دواتر لێوە دابەش بنەوە بە شوێنەکانی خۆیانە. ئەمڕۆ هەواڵەکان گەرم بوون لەسەر ئەوەی هەڵبژاردەی مەغریب کە لەگەڵ فەڕەنسا یاریەکە، زانکۆی مەغریب، وڵاتی مەغریب 13,000 بلیتی دابەش کردو بەسەر هاندەرانیانە بۆ ئەوەی لەو یاریگایە ئامادە بوون. ئەو 13,000 بلیتە بەبێ بەرامبەر دابەشێکە بەسەر هاندەرانی هەڵبژاردەی مەغریبە تا پشتگیری هەڵبژاردەکەی بکەن. بۆیە ئێستا لەم کاتەیەکە قسە لەگەڵ ئێوە ئەکەین لە ناوچەی کەتارا کە ناوچەیەکە لە ناو قەتەرە، ئاهەنگی شەوانە و گۆرانیوتن و میوزیک و ئەوانە هەیە، و لە ناوچەیەکی دیکەشە کە فانزۆنە، هەر کەسێ هەیە کارتی پێبێ ئەو کارتە وەکو ڤیزە وایە ئەتوانێت بچێت لەو ناوچەیە بەشداری ئاهەنگەکان و نمایشەکان بکە.